بەیەکەوە خەونی مام جەلال و کاک نەوشیروان بەدی دەهێنین و ڕێککەوتنامەی دەباشان سەردەخەین. ژنان لە قەزای بەردەڕەش باڵپشتی و پشتیوانی خۆیان بۆ هاوپەیمانی کوردستان دووپات دەکەنەوە و ڕادەگەێنن لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. هەموو هەوڵێکی خۆیان دەخەنە گار بۆ ئەوەی قوبات تاڵابانی سەرۆکی لیستی هاوپەیمانی کوردستان کاندیداکانیان لە هەڵبژاردندا سەرکەوتنی گەورە بەدەست بهێنێ. ژنێ دەڤەرە بەردەڕەش شەمیلەکەوە پشتەوانیا خۆ بوو لیستە هاوپەیمان دیار بکەین و هەتا ما بینژی دێ هەر سەرڤێ ڕێبازە یەکەتی بین و ڕێبازە کاک جەلالی بین و ئیشەڵا ڕۆژە دەنگدانێ ئەم هەمی ماڵە خوڤە عایلە خوڤە دەچینە سەر لیستە دەنگدانێ و دەنگێمە هەر بوو لیستە هاوپەیمانە و ئیشەڵا دە سەرکەفتنەکە باش دەست خوڤەینێ. یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو قۆناغ و سەردەمێکدا پاڵپشتی تەواوی ژنان بووە. ژنانی بەردەڕەشیش دەڵێن ئەو ئازادیەی ئێستا بۆ ژنان فراهەم کراوە لە سایی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک مام جەلال بووە. وەکو ژنان پاڵپشتیەکی تەواومان بۆ لیستی هاوپەیمانیە چونکە پێمان وایە کەوە تاکە لیستە خزمەتێکی زۆر و پاڵپشتێکی زۆری ئێمەی ژنانی کردووە و هەروەها ئێمەی بەرە و دیدێکی باشتر و بیرێکی فراوانتری کۆمەلگا کردووە و هەروەها لە هەموو دیدەکاندا پاڵپشتی ژنانی کردووە کە پاڵپشتی پێ بکەین بێگومان دەنگمانیش هەر بۆ لیستی هاوپەیمانیە و هەموو ژنانی ئاگادار دەکەینەوە کەوە پاڵپشتی لە لیستی هاوپەیمانی بکەن. سەرۆکایەتی قوبات تاڵابانی بۆ سەرۆک لیستی هاوپەیمانی کوردستان بۆتە جێگەی بایەخی ژنانی بەردەڕەش. ژنانی بەردەڕەش هەموو هەوڵێکی خۆیان دەخەنە گار بۆ ئەوەی هاوپەیمانی کوردستان سەرکەوتنی گەورە بەدەست بهێنێ. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.